سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش. ئێستا لە هۆڵی هەستین کە مەلەوانگەیەکی داخراوە بۆ یەکەم جار لە ئیدارەی سۆران پاڵەوانیتیشی مەلەوانی ڕێکخراوە بۆ چەند یاریزانێک ئەوانەی لە تەمەنی 13 ساڵی بۆ 19 ساڵی بە گروپێک بەشداری ئەم پاڵەوانیان کردووە، هەروە لە تەمەنی 20 ساڵی تاوەکو 30 ساڵی بە قۆناغێکی تر بەشداریان کردووە. ئێستا یاری کۆتایی ئەم پاڵەوان کە بەڕێوەچێت و دیمەنەکانی ئەو یاریەتان بۆ گوازینەوە بۆی بزانین چ یاریزانێک ئەبێتە پاڵەوانی ئەم پاڵەوانەتیەی کە تایبەتە بە وەرزشی مەلەوانی و لە هۆڵی هەستی دەست پێکراوە. ئێستا یاریزانەکان ئامادەن و تیمێکی دادوەریش چاودێری یاریزانەکان ئەکاوەکو ناوبشیوان بۆ ئەوەی پلەکانی یەکەم و دووەم و سێمی ئەم پاڵەوانەتیە دیاری بکەن وەکو گوتمان بۆ دوو ئاستن. ئێستا ئەوە یەکەم جوڵەی یاریزانان لەو پاڵەوانەتیە دەستی پێکرد. دەوێت تیمێکی ناوبشیوانی هەن بۆ ئەوەی یاریزانەکان ئاستی یەکەم و دووەم و سێم دیاری بکەن. ئەم پاڵەوانەتیە لەژێر چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەلایەن چالاکوانێکی بواری وەرزش لە سۆران ڕێکخراوە. ئێمە هەوڵ دەدەین دواتر قسەی لەگەڵ بکەین و زانیاری زیاتر وەربگرین بۆ ئەوەی زانیاریەکانمان پێم بڵێ لەسەر ئەو پاڵەوانتەی کە ڕێکخراوە بۆ یەکەم جاریشە لە بواری وەرزش بۆ ئارەزومەندانی وەرزشی مەلەوانی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم پاڵەوانتە ڕێکخراوە. لێرە بەرپرسانی دام و دەستگاکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بەشدارن بۆ ئەوەی دامەڕاستنی کۆتایی لە دابەشکردنی خەڵات وەرەوە دیاریکردنی یاریزانان لە پلەکانی یەکەم و دووەم دیار و خەڵاتیان بەسەر دابەش بکەن. ئێمە بەردەوامە بین و دیمەنەکانتان بۆ ئەگوازینەوە. ئێستا ئەمە گروپی یەکەم لەوانەی کە بەشدار بوون بۆ ئەوەی ئێستا ناوبشیوانان سەرقاڵی ئەوەن کە پلەکانی یەکەم و دووەم و سێم دیاری بکەن بۆ ئەو یاریزانانەی بەشداریان لەم پاڵەوانە تێدا کردووە. لەگەڵتان بەردەوامە بوو. بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوە ئێستا ئەیبینن یاری کۆتایی پاڵەوانەتیەکی مەلەوانیە لە ئیدارەی سۆران ڕێکخراوە بۆ کۆمەڵێک یاریزان بۆ دوو ئاستی تەمان. تەمەنێک لە 13 ساڵی تاوەکو 19 ساڵی ئەمە بە جیاواز، هەروەها لە تەمەنی 20 ساڵی تاوەکو 40 ساڵیش ئەمە بۆ پیاوان بووە ڕێکخراوە. دوو جۆری مەلەوانیش بووە کە مەلەوانی سربەست ئازاد لەگەڵ پشت و پێش. ئەمە لە مەلەوانگەی هەستی لە سنووری قەزای ڕەواندز لەو هۆڵەیەکە تێدا و پاڵەوانتی تێدا بەڕێوە ئەچێت و تیمێکی ناوبشیوانیش یەکەم و دووەم و سێمەکانی ئەم پاڵەوانەتێ دیاری ئەکەن. ئێستا قۆناغێکی تری یاریزانان لەم پاڵەوانەتێ خۆیان ئامادە ئەکەن بۆ ئەوەی بێن بەشدار بکەن و بە بزانین ئاستی یەکەم و دووەم و سێمیش لەم کۆمەڵەیە بەرچێ ئەکەوێتن. وەک دەبینن ئێستا چەند یاریزانێکی تر ئەمانە لە ئاستی 19 ساڵ بەسەرەوەن، ئەوانەی پێشێستا لە 13 بۆ 19 ساڵ بوون. ئێستا 4 یاریزان خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی لەم پاڵەوانەتیە کە بەشداریان کردووە. چەند یاریزانێک بۆ ماوەی چەند ڕۆژێکیش بەردەوامی هەبوو ئەم پاڵەوانەتیە.
لە ئێستادا یاری کۆتایی با بڵێن لەنێو ئەو کەسانی کە بەشداری لەم پاڵەوانێتیان کردووە کە تایبەتە بە وەرزشی مەلەوانی بەڕێوە ئەچێتن ئەمەش بۆ یەکەم جارە لەسەر ئاستی ئیدارەی سۆران پاڵەوانێتیی وەرزشی تایبەت بە وەرزشی مەلەوانی ڕێک ئەخرێتن بۆ ئارەزوومەندان و ئەوانەی کە مەبەستیانە لە پاڵەوانێتی وەرزشی مەلەوانی بەشداری بکەن. ئێستا وەکو ئەبینن ئەم یاریزانانەش لە پێشبڕچێدان بۆ ئەوەی یەکەم و دووەمی سێم دیاری بێت. ئێستا وەک دەبینن تیمی ناوبشیوان ئەوە هەم کاتەکەیان بۆ دیاریەکەن هەمیش پلەکەیە کە یەکەمە دووەمە سێمە دواتر تیمی ناوبشیوان پلەکەی کە نووسی دیاری ئەکاتن ئەوجا یەکەم و دووەم و سێمەکانی قۆناغەکانی تەمەنیش دیاری ئەکەن لە تەمەنی 13 ساڵی بۆ 19 ساڵی دواتریش لە تەمەنی 20 ساڵی تاوەکو 40 ساڵی کە لەم پاڵەوانەتیە بەشداریان کردووە. زیاتریش ئەمانە کوڕن یەک دوو کچ هەیە لە تەمەنی بچووکتر لێرە ئەبیندرێن بەڵام ئەوانە هەروەکو یەکێک لەو هاندەرانەی وەرزشی مەلەوانی لێرە. ئەمە تیمێکی ناوبشیوانینە کە یاریزانەکان دوای ئەوەی بەشداری ئەکەن ئەوان چاودێریان ئەکەن و هەڵسەنگاندنیان بۆ ئەکرێتن هەم ئاستی خێرایی هەمیش لەگەڵ پلەکانیان بۆ ئەوەی بە شێوەیەکی یەکسان بتوانن دواتر پلەکان دەستنیشان بکەن بۆ یەکەم و دووەمی ئەم پاڵەوانێتیە. ئێمە هەوڵەدەین زانیاری زیاتر وەربگرین لەسەر سازدان و بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە بەڵام سەرپەرشتیاری ئەم پاڵەوانێتیە لەگەڵ ناوبشیوانان ئێستا هەمویان سەرقاڵی ئەم کارەکانی خۆیانن بۆ ئەوەی لە نزیکەوە چاودێری یاریزانان و هەروەها بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە بکەن. من دواتر لەگەڵ گەشە شێرزاد قسە ئەەکەم کە خۆی سەرپەرشتیاری ئەم پاڵەوانێتیە لە ڕێخستن و لە ئامادەکردنیدا و چاڵاکوانی بواری وەرزشیە لە ئیدارەی سۆران. ئێستا من هەوڵەدەم بچمە لای مامۆستا گەشە شێرزاد بۆ ئەوەی زانیاریەکانی لێ وەربگرین تاوەکو پێمان بڵێت لەو یاریزانانەی بەشداریان کردووە هەروە چۆنیەتی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە. بینەرانی زاری کرمانچی ئەو دیمەنانەی ئێستا ئەبینن ئەمە هۆڵی مەلەوانگەی هەستیە کە پاڵەوانێتیی مەلەوانی بۆ یەکەم جار لەسەر ئاستی ئیدارەی سۆران ڕێکخراوە بۆ ئارەزوومەندانی مەلەوانی بە تایبەتی لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران هەر یاریزانێک مەبەستی بوو بێ پێشتر بڵاوکرابووەوە بۆ ئەو پاڵەوانێتێک کە ڕێکخرا بوو تێدا بەشداری بکەن بە دوو قۆناغی تەمەنیش تەمەنی 13 ساڵی بۆ 19 ساڵی ئەمانە بەجیا هەروەها لە تەمەنی 20 ساڵی تاوەکو 40 ساڵیش بەجیا بۆ ئەو پاڵەوانێتیە بۆ مەلەوانی سەربەست و ئازاد لەگەڵ پشت و پێش کارەکانی بڕێوە ئەچوو. وەک دەبینن ئێستا کۆمەڵەی یەکەم و دووەم یاریەکانی خۆیان کرد ئێستا کۆمەڵەیەکی تردێن بۆ ئەوەی ئەوانیش ئاستی یەکەم و دووەم و سێمیان بۆ دیاری بکەن. وەرزشی مەلەوانی یەکێکە لەو وەرزشانەی کە لە ئێستادا هەم لەبەر کەشی گەرم هەمیش خەڵکێکی زۆر ڕوو لە مەلەوانگە و ڕووبارەکانەکات و ئەوەی لە مەلەوانگەکان زیاتر بە پێی ڕێنمایی و لە ژێر چاودێری هەم تیمی تەندروستی هەم ڕێنمایی پسپۆرانی بواری وەرزشی ڕاهێنراون فێرکراون بۆ چۆنیەتی مەلەکردن هەروەها ئاوێکی پاک کە هەردەم تیمی تەندروستی تاکیدی لێ ئەکاتەوە لە مەلەوانگەکاندا هەبێتن بۆ ئەوەی یاریزانەکان
دوور بن لە هەر نەخۆشیێک وە ئاوێکی تەندروست و سەلامەت هەبێ بۆ مەلەکردن. ئەم پاڵەوانێتێک کە ڕێکخراوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بووە بۆ کۆمەڵێک یاریزان و ئارەزومەندی بواری وەرزشی. ئێستا لەلایەن ناوبژیوانەوە گروپی سێم ئاگادارەکرێنەوە بۆ ئەوەی ئامادەکاری خۆیان بکەن تاوەکو لەم پاڵەوانێتێک کە بەشداریان کردووە بۆ ئەوەی ئەنجامەکانی ئەوانیش دیار بێتن. ئێستا گروپی یەکەم و دووەم یاریزانەکان بەشدار بوون، یەکەم و دووەم و سێمی ئەوە لەلایەن ناوبژیوانانەوە یەکلای کراوەتەوە، دواتر خەڵات و دیاری تایبەتیشان پێشکەشەکرێ. ئێستا ئەو کۆمەڵەی دێ دوا کۆمەڵەیە تاوەکو بەشداری ئەکەن و ئاستی ئەوانیش دیار بێ لە پلەکانی یەکەم و دووەم و سێم لەو پاڵەوانێک کە تایبەتە بە وەرزشی مەلەوانی کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ یەکەم جار ڕێکخراوە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو گوتمان ئێستا پاڵەوانێتیەک ڕێکخراوە لە هۆڵی هەستی ئەم پاڵەوانێتی بۆ یەکەم جارە لەسەر ئاستی ئیدارەی سۆران بەڕێوە ئەچێتن. من مەبەستمە زانیاری زیاتر وەربگرم لەلایەن سەرپەرشتیار و ڕێکخەری ئەم خولە هەوڵەدەم لەگەڵ مامۆستا گەشە شێرزاد، بەڵام بۆ پێستا زۆر سەرقاڵە لەگەڵ تیمی ناوبشیوانان بۆ یەکلاییکردنەوەی ئەنجامەکانی گروپی کۆمەڵی یەکەم و دووەم کە ئەوان لەو پاڵەوانتیە بەشداریان کرد و یاریەکەی خۆیان ئەنجامدا. ئێستا تەنها کۆمەڵی سێماوە بتوانێت بەشداری بکات و ئەنجامەکانی ئەوانیش دیاری بکرێتن. ئەم پاڵەوانتەی کە ڕێکخراوە تایبەتە بە وەرزشی مەلەوانی بۆ یەکەم جار لەسەر ئاستی ئیدارەی سۆران ئەو پاڵەوانتی ڕێکخراوە بۆ ئەو تەمەنانەی کە دیاری کرابوون، تەمەنەکەش لە نێوان 13 بۆ 19 ساڵی هەروەها لە 20 تاوەکو 40 ساڵی یاریزانان تێدا بەشداریان کردووە. من هەوڵەدەم زانیاری زیاتر وەربگرین لە مامۆستا گەشە شێرزاد کە هەم چاڵاکوانی بواری وەرزشە، هەمیش سەرپەرشتیار و ڕێکخەری ئەم خولە بووە کە لەم چەند ڕۆژە ئەم خولەی ڕێخستووە. وەکو گوتمان بیدەرانی زاری کرمانجی ئێستا و پاڵەوانتی ڕێکخراوە، من هەوڵەدەم لەگەڵ گەشە شێرزاد چاڵاکوانی بواری وەرزشی قسە بکەم. مامۆستا گەشە مامۆستا گەشەم کاتتان باش، ئەگەر پێمان بڵێ ئەو پاڵەوانتە چۆن ڕێکخراوە و چەند یاریزان زۆر بەخێر بێ. سەرەتا پاڵەوانتێکە بۆ یەکەم جار لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە بچێت لەژێر سەرپەرشتی کاکە گورشێخ نەجیب
سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران پاڵەوانێتەکە چل یاریزان بەرەو سەرەتێدا بەشدار بوو بۆ هەردوو تەمەن لە 12 ساڵی تاکو 19 ساڵی و لە تەمەنی 20 ساڵی تاکو 40 ساڵیش و بۆ دوو زۆری مەلەوانی بەشتە مەلە و مەلەوانی سەربەست ئازاد و بەیانیەکەی تەسفیات پاڵاوتنمان کرد ئێستا شمەر عەلەی کۆتاییە کە یەکەم و دووەم و سێمەکان دیاریەکرێن و ئامانجشمان لەو پاڵەوانتی ئەوەیە کە زیاتر ئاشنابوونی یاریزانان و ئەزوخولیا بۆ ئەو یاریە و لە داهاتوو بە چەند ئەزوخولیا هەیە بە فراوانتریکەین و پاڵەوانتی باشتر ئەنجام بدەین لە دارسە بخش. زۆر سپاس. شەشێرزاد سەرپەرشتیاری ئەم خولەوڕێ خەری پاڵەوانێتیەکە ئێستا گروپی سێم ئامادەن بۆ ئەوەی لەو پاڵەوانێتێکە بەشداریان کردووە ئەنجامی ئەوانیش یەکلا ببێتەوە ئەوە دووە کۆمەڵێن ئێستا ئەوە مەلەی پشتا و پشتە ئەمە ئێستا لەلایەن ڕاهێنەر و ناوژوانی یاریەکەوە ئێستا یاریزانەکان دەستیان پێ کرد ئەوان نزیکەبنەوە بۆ ئەوەی دەڕێگەی ناوبشیوانانەوە یەکەم و دووەمی ئەم پاڵەوانێتێش دیاری بکرێتن دواتر خەڵات و ڕێزلێنانی تایبەت بە یاریزانان بکرێت ئەمە کۆمەڵەی سێم مەلەوانی پشت و پشت بوو کە ئەنجامیاندا وەکو گەشە شێرزاد سەرپەرشتیاری ئەم پاڵەوانێتی ئاماژەی پێکرد بۆ یەکەم جارە بۆ لەسەر ئاستی ئیدارەی سۆران ئەم پاڵەوانێتی کە ڕێکخراوە ئارەزومەندی وەرزشی مەلەوانیش زۆرن و هەوڵەدەن زیاتر گەشەی زیاتری پێ بدەن و یاریزانی زیاتر لەم پاڵەوانێتێکە بەشداریان کردووە. وڵی بینێرانی ساری کرمانچی ئەو دیمنانی ئێستایی بینێن بەڕێوەچوونی پاڵەوانێکیەکی وەرزشی مەلەوانیە من هەوڵەدەم پەیامی جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانی شوەر بگرم بۆ ئەوەی پێمان بڵێتن پاڵپشتیان بۆ ئەم پاڵەوانێتیە کاک حەشیم تێلی وەکو جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران سازکردنی ئەم زۆرە پاڵەوانێتیانە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چۆن دەبینی؟ بێگومان ئیدارەی سەربەخۆی سۆران دوای هێناکایەوەی دەست کرد بە حملەیەکی زۆر لە بواری پرۆژەکانی خزمەتگوزاری دوایەوە کە چەندین ساڵ پرۆژەکان دواکەوت. یەکێک لە پلانەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە کە لە هەموو سێکتەرەکان هاوتەریب لەگەڵ پرۆژەکانی خزمەتگوزاری کار بکات. هەر وەک دەبین بۆ یەکەمین جارە ئەم چالێکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە پاڵپشتی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دەدرێتن و چالێکانەکانی تری وەرزشی و فەرهەنگی و لەمە و دو و لە دوهاتە لە پلانی ئێمەدا و بە زۆر بە گرنگ دەزانین دەبێتن هەموو بوارەکان هاوتەریب لەگەڵ پرۆژەکانی خزمەتگوزاری کاریان لەسەر بکرێتن. پاڵپشتیەوە بۆ بواری وەرزش بەردەوام بێگومان نەک بواری وەرزش هەموو بوارەکانی تری وەرزش، هونەر، موسیقا
اوی که جیال پروژکان که وقت دل پشکی شیری بردکویتن نابیت و ناکت فراموش بگید چون که براستی زیندوی شال بند باید که لهمو سکترکان ها تریب لگره کاری و کار لسر انجام بدید. زور سپاس باید. کاکچیم تلی زگری سرپرشتیاری اداره سربخوی سوران تأکیدی لو کرده وکو اداره سربخوی سوران پالپشتی زیاتری امزور پاروانتی کلتوری و فرهنگی و روشنبیری و هنری و ورزشیانه ابن کلا سنوری اداره سربخوی سوران بڕێوە ئەچن ئەو پاڵەوانەتی کە ئەمڕۆ شڕێک خراوە وەکو گوتمان ئەمە لە ژێر چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەم پاڵپشتی ئەوانیش بووە بۆ ڕێخستنی ئەم جۆرە پاڵەوانەتیە. ئێستا تیمی ناوبشیوانان ئەنجامەکان یەکلایی ئەکەنەوە لە نێوان گروپی سێم کە ئەو گروپەی دوا گروپ و بەشداریان کردبوو لەم پاڵەوانەتیە بۆ ئەوەی یەکەم و دووەم و سێمی ئەم پاڵەوانەتیەش دیاری بوو. دوازده سالی تاکو 19 سالی یک فئه و 20 سالی تاکو 40 سالیش یک فئه و زۆر سپاسی بێپایانمان هەیە بۆ ستافی ناوبشیوانان ئەو مامۆستا بەڕێزانە دکتۆرە خۆشەویستانە و زۆر سپاس بۆ لەقی لەش جوانی ئیدارەی سەربەخۆی سۆران کە هاوکار و پاڵپشت بوو. ئێستاش داوا لە بەڕێز کاک ئەچین تیمێ جێگری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەی بافەن بێ بە وتاری بەڕێزان بە نێرادی کاک هەڵبوو. بناوی خدای گەورە و مێرەبان بناوی خدای گەورە و مێرەبان ئامادەبوونی بەڕێز ورزشوانان عزیز ورزش دوستان ناوبژیوانان زۆر خۆشەویست و زەحمەتکێش کە ئەوڕۆ لێرە ئامادەن ڕێکخەرانی ئەم پاڵەوانێتیە ئەو کاتتان باش زۆر خۆشحاڵم ئەمڕۆ بە نوێنەرەتی ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ برای بەڕێزم قایمەقامی قەزای ڕۆحانتوس کاک ئەحمەد قادر و بەرپرسیانی تری سۆران لێرە ئامادەین بۆ بەشداریکردن لەم مەراسیمە کە بۆ یەکەمین جارە لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە دەچین. من سەرەتا دەستخۆشی بە ڕێکخەرانی ئەم پاڵەوانیە دەکەم هیوادارم سەرکەوتوو بن. هەر وەک دەزانم بەڕێزان دوای هاتنەکایەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران پرۆژەکانی خزمەتگوزاری لە هەموو بوارەکان دەست بکردووە. نزیکەی 2 ساڵ کە دەرباز دەبێت ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەرنامە پلانماندەیە لە هەموو سێکتەرەکان جیا لە سێکتەرەکانی خزمەتگوزاری کار ئەنجام بدەین. وەرزش یەکێکە لەو سێکتەرانەی کە لە پلاندایە کارێکی جدی و هاوکاری و پاڵپشتی تەواو بکەین. هەر وەک دەزانن بەڕێزان بابەتی سەرەکی وەرزش سەلامەتی مرۆڤە. سەلامەتی مرۆڤ وەکو گرانبەهاترین سەرمایەی مرۆڤ ئەژمار دەکرێتن. هەمومان لە گرنگی وەرزشکردن دەزانین بەو پێیە کە کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر جەستەی مرۆڤ و لەسەر دەرۆنی مرۆڤ هەیە. هەر کاتێک مرۆڤ خاوەنی جەستەیەکی تەندروست بیت و
ڕوحێکی تەندروست بیت بێگومان هەموو ڕەفتار و کردەوەکانی ئەو مرۆڤە بەلای ئەرێنی و بەلای باشی دەڕواتن بۆیە زۆر گرنگە هەمومان نەک تەنها بە شێوەیەکی قسەکردن بە شێوەیەکی عەمەلی باس لە وەرزش بکەین باس لە گرنگی وەرزش بکەین من بە خۆم یەکێک لەوانەیە کە لە منداڵیەوە هەر ئێستا ڕۆژانە بەردەوام لە وەرزشکردندا بۆیە ئێمە لە ئیدارە سەربەخۆی سۆران کە پشتگیری ئەم جۆرە وەرزشانە دەکەین بێگومان مەبەستمانەوەیە کە کلتوری وەرزشکردن لە دەبەری ئێمە کە ژێرخانێکی زۆر باشی سروشتی هەیە پەرە پێ بدەین هەروەک دەبینن ئەم وەرزشە کە وەرزشی مەلەوانیە سۆران خاوەنی سەرچاوەی زۆری ئاوە ڕێژەی ئاماری زیان یا خەنکان لە لای خۆمان پێمان دەڵێت کە پێویستە کار لەسەر ئەم وەرزشە بکەین خۆڵی ڕاهێنان بکەینەوە گرنگی پێ بدەین بۆ ئەوەی کە هەم سەلامەتی خەڵک بپارێزین هەم کلتوری ئەم وەرزشە لە دەبەری خۆمان پەرە پێ بدەین و بێگومان لەسەر ئەم کارە ئێمە بەردەوام دەبین من لە کۆتاییدا دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم پاڵەوانەتیە دەکەم پیرۆزبایی لە وەرزشوانان دەکەم سپاسی ناوبژیوانانی بەڕێز دەکەم کە زۆر زەحمەتیان کێشا سپاس بۆ برایانمان لە خوشکان لە ڕاگەیاندن کە هەرکیان کێشا هاتن ئێوەش هەر سەرکەوتو و سەلامەت بەڵێ بنێرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان ئەمە وتاری جێگری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ عەچیم تێلی ئێستا ئەمە تیمێکی ناوبژیوانانن هەوڵەدەین ئێمە گفتوگۆشیان لەگەڵ بکەین هەوڵەدەم لەگەڵ ئەم دەستەی ناوبژیوانان گفتوگۆ بکەم ئەمە ئێستا دەستەی ناوبژیوانان لەوانە مامۆستای زانکۆی سۆرانن هەوڵەدەم یەکێک لە ناوبژیوانان بتوێنن بۆ ئەوەی ڕاو سەرنج و بۆ چوونی خۆیان دەرببڕن لەسەر ئەو پاڵەوانێتیە ئێستا ئەمانە تیمی ناوبژیوانانە مامۆستا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش ئەگەر پێمان بڵێ بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە تا چەند گرنگی هەیە لە ئیدارەی سەربەخۆی بەڕاستی کردنەوەی پاڵەوانێتیەکی مەلەوانی کە بۆ یەکەم جار لە شاری سۆران بەڕێوەچیتن زۆر گرنگە دەتوانین بەهۆی ئەو پاڵەواتانە بتوانین کە یاریزان بۆ دەڤەرەکەمان دەستنیشان بکەن کە بتوان لە پاڵەوانێتەکانی ئاسی کوردستان و ئاسی عێراق بەشدار بێت و تاکید خەڵکی ئەو دەوەرە ئەو بنیە جسمیان هەیە کە بتوانن سەرکەوتنیان پلەکانی بەرز لە ئاسی کوردستان و عێراق دەست بینن بەگشتی لە هەموو یاریەکان و بەتابەتی لە یاری مەلەوانی مامۆستا سەرکەوتوو بن ئەمە پەیامی یەکێک لەو مامۆستایانە وەکو تیمی ناوبژیوانی ئێستا خەڵاتەکان دابەشەکرێن بۆ ئاستی یەکەم ئەمە یەکێکە لەو یاریزانانەی کە توانیویەتی لە یەکەم لە تەمەنی 13 ساڵی تاوەکو 19 ساڵی بەدەستبێنێتن ئێستامە خەڵاتی تایبەت بەو یاریزانانە دەکرێت کە بەشداریە لەم پاڵەوان تێک کردووە وەکو گوتمان تیمێکی ناوبژیوانی ئەوانە لە پێکهاتوون لە مامۆستایانی زانکۆی سۆران لە بەشی وەرزش سەرپەرشتی ئەم کار و چاڵاکیان کردووە ئێستامە یاریزانێکی ترە کە خەڵاتی پلەی دووەمی پێدرا ئەمەش یاریزانێکی تر کە بەشداریان کردووە لەو پاڵەوانەتی ئێستا خەڵاتی پلەی سێمی پێ ئەدرێت ئەمە بۆ یەکەمی زاریشە لەسەر ئاستی ئیدارەی سۆران ئەم پاڵەوانەتیە ڕێکخراوە چاڵاکوانێکی بواری وەرزش هەروەها ئیدارەی سەربەخۆی سۆرانی شاوکار و پاڵپشتیان بووە بۆ بەڕێوەچوونی ئەم پاڵەوانەتیە تیمێکی ناوبژیوانانیش کە پێکهاتبوون لە مامۆستایانی زانکۆی سۆران ئەوان زیاتر سەرپەرشتی ئەم کارانیان وەکو دەبینین ئێستا پێدانی خەڵاتی و ڕێزلێنانە بۆ یاریزانانەی بەشداریان لەم پاڵەوانێتیە کردووە بۆ ئەوەی کە وەکو یاریزان دواتر ئەمانە زانکۆی سۆرانیش هەوڵەدا بە هەماهەنگی
لەگەڵایەنی وەرزشی کار لەسەرەوە بکەن بۆ ئەوەی ئاستی وەرزشی زیاتر لە سنووری ئیدارەی سۆران ببنە پێشەوە لە سەرجەم بوارەکانی وەرزش بە تۆپی بێت تۆپی بالا هەروەها وەرزشەکان بە هەموو جۆرێەوە مەلەوانی شێشێکە لەو بابەتانێ ئێستا ئەمە یەکێکە لە کچانەی کە تەمەنی بچووکە بەڵام بەشدار بۆ لەو پاڵەوانێتیە ڕێزلێنان و خەڵاتێکی تایبەتی پێ ئەدەن کە وەکو ئارەزومەندێکی بواری وەرزشی هەروەها وەکو دواتریش ڕاهێنەرانی بواری وەرزشی مامۆستایان باسییان لێو کرد کە ئەم کچە توانایەکی زۆر باشی هەیە لە مەلەوانیدا بە تایبەتی لەو تەمەنە دیاریکراوەی خۆیدا ئێستا ئەم کچەیە کە خەڵاتی ڕێزلێنانی پێدرێت وەکو یەکێک لە بەشداربوانەی کە لە بەشداری لەو پاڵەوانە تێدا کردووە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی وەکو گوتمان ئێستا یەکێک لەو کچانەی کە بەشدار بە تەمەنی زۆر بچووکە چۆنی خاتون؟ باشم. ناوت چییە؟ ئارام. ئارام؟ ئارام. ئارام. خانێتەوە چۆن بەشداری کە و پاڵەوانێک کرد؟ پلەی چەندەمت بەدەستینە؟ خۆش بە وەرزشی مەلەوانی؟ بەڵێ. باش. پیرۆزت بێ سەرکەوتووبی؟ ئەمە یەکێک بوو لەو قوتابیە کچانەی کە بەشداری ئەو پاڵەوانەتەی کردبوو تەمەنی زۆر بچووکە بەڵام دیارە یەکێکە لەو یاریزانانەی کە ئاستێکی زۆر باشی هەیە لە بواری وەرزش ئێستاش خەڵاتی ڕێزلێنان ئەدرێتە هەم یاریزانان هەم و دەستەی ناوشیوانان کە ڕێکخەری ئەم پاڵەوانەکە بوون کە بۆ یەکەم جار لەسەر ئاستی ئیدارەی سۆران ڕێکخراوە وەکو گوتمان بۆ چەند قۆناغێکی تەمەنیش بۆ ئێستا ئەمانە لە تەمەنی 20 ساڵی بەرەو سەرەوەن کە بەشداریان لەم پاڵەوانتە کردووە خەڵاتی ڕێزلێنان وەرەگرن. یاریزانێکی ترە لەلایەن بەڕێوەبەری وەرزشی سۆران خەڵاتێکی ڕێزلێنانی پێ ئەدرێت لە بەرامبەر بەشداریکردنی لەم پاڵەوانێتیە ئەمە دوو قۆناغ ئێستا ئەوانەی کە خەڵاتی ڕێزلێنانیان وەرگرتوون. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان لەسەر شاشەی زاری کرمانجی بەڕێوەچوونی پاڵەوانکێکی وەرزشی بوو لەسەر ئاستی ئیدارەی سۆران کە بۆ یەکەم جار بۆ ڕێکخرا بوو بۆ چەند یاریزانێک ئەوانەی کە بەشداری وەرزشی مەلەوانیان کردبوو لە قۆناغی 13 ساڵی تاوەکو 19 ساڵی هەروەها گروپێکی تریان هەبوو لە تەمەنی 20 ساڵی تاوەکو 30 ساڵی بەشدار بوون و ئەمڕۆژ لە مەراسیمی کۆتایی پاڵەوانی ئەم پاڵەوانکە یەکەم و دووەم سێمەکان دیاریکران و خەڵاتی ڕێزلێنانیان پێدەشرا.